شيخي زانان وكتي قاولائي ثاور قرا من خريكا بوكتا شيخ يا باشي من بموا من خريكا بوكتا شيخ يا باشي دەسەکانە خۆش بێت دەستان خۆش بێت دەسەکانە خۆش بێت کاکە چەمان لامان میوانە هەرچەندە تەمەنێکی بچووکی هەیە بەڵام بەم تەمەنەوە خۆشەویستێکی وای بۆ هونەر هەیە کە هونەر بۆتە بەشێک لە ژیانی و خۆی لە قەرەی هەندێک لە گۆرانی قورزیاوە کە بەڕاستی ئاستەمە بتوانرێت لەو تەمەنەیە ئەو گۆرانانەیە بوترێتەوە. زۆر بەخێر بێت بەخێر بێت سەرچاو زۆر سپاس بۆ یەکەم بەرهەم کە پێشکەشی کردین بەرهەمێکی زۆر تایبەت بوو دەسەکانە خۆش بێت دەست خۆش بێ. اینجا ئەگەر هاوکارانم ئەو گوڵەمان بۆ بێنن ستافی ڕۆژێکی نوێ گوڵێکی تایبەت پێشکەشەکەین بە کاکچەمەن و چوکتین هونەرمەندی ئەمێ ئەمڕۆ فەرموو کاکچەمەن ئەم گوڵە پێشکەشە بەتۆ هەر بژیت دوادایمتان هەمیشە پەرە بە هونەرەکەت بە اینجا ڕۆن تویتیشی من حەزم لە گۆرانی مناڵان نییە بەس گۆرانی گەورە هەڵێمەوە بەس گۆرانی چ گۆرانیەکی گۆرانە تایبەت و گۆرانی قورسەکانیش بەڕاستی قورسە و گۆرانیانە چەمەند جان ما بڕین گفتوگۆکەمان بکەین دابنیشین بۆی قسەی زیاتر بکەین چەمەند جان دەست خۆش فەرموو کاکچەمەن دووبارە بەخێر بێت چەمەند جان بەخێر بێت چۆنی باشی چەمەند تەمەن 9 ساڵ وایە لە پۆلیسی بنەڕاتیە وایە پۆلیسی بنەڕاتیە چەمەند چۆن بوو دەستە کرد بە گۆرانی وتن و چ پێیوتی تۆ دەنگە خۆشە و بەڕاستی ئەتوانی گۆرانی ئاوا بڵێیت لە تەمەنی 3 ساڵیمەوە حەزم لە گۆرانی بووە و لە ماڵەوە گۆرانی مەوت و لە ماڵەوە کە تەمەنی 3 ساڵی و گۆرانی ئەڵێ باشە هەر بژیت لە ماڵەوەش کە گوێ لە گۆرانی ئەگرم بەدەنگی بەرز ئەیڵێمەوە لە دەرەوەش لەناو سیارەکەمان دایک باوکم تەجلیلەکە کوژێنێتەوە هەر بەدەنگی بەس گۆرانیان بۆ دانیشتن و کۆبوونەوەکانتان سەیرانیشتان زۆر خۆشە چکە تویتیایی گۆرانی خۆشیان بۆڵی جاڕۆن دێمە من و لەگەڵ چەمەنا تۆزە گفتوگۆمان کرد باسیەوەی کرد وتی من کاتەکانی خۆشم هەر هەمووی دابش کردو پێمان بڵێ بزانین تۆ کاتەکانت چۆن دابش کردووە هی پرۆڤەکردن 2 سەعاتە هی مۆبایلیش 2 سەعاتە هی خوێندنی 2 سەعات بۆ خوێندن و سعید من ئەوەنەی بزانم تۆ یەکەمیشی لە قوتابخانە وایە یەکەمی پۆلەکەی خۆتانی وایە هەر بۆ یەکەمی بۆ زیرەکەی ئەمێنیتەوە هەرچەندە ناوبانگیش بەیاکەیت بەڵام وتیشی حەزەکەمە بم بە شتێکی تر کە گەورە بووم چەمەن حەزەکەی بچی کە گەورە بوو جیا لە هونەرەکەت ئەندازیار ئەو کاتە پێڵێن چەمەن مهندس هونەرمەند و ئەندازیار چەمەندابان وایە بژیت کاکە چەمەن تۆ چوتێتە تیپی مۆسیقای سلێمانیش ژا کاگەرکانیش پێمان خۆشە ئەوش بەشدار بێت بەڵام پێمان بڵێت تۆ چۆن بوو چوتە تیپی مۆسیقای سلێمانی لە قوتابخانە ئەو ڕێگەیەم پێ بڵێیت لە قوتابخانەکە مامۆستا ڕەوەند لەناو یادی سلێمانیە گۆرانی موت مامۆستا ڕەوەند بە باوکمی وتی بی بە بۆ تیپی مۆسیقای سلێمانیەکە لەبێ بەرودەنگی ئەوەنە تایبەت بۆ ئەو پێشنیاری کردو بە باوکت لەوەی کە بوو با بۆ تیپی مۆسیقای سلێمانی دەسە خۆش بێت مامۆستاکان چەمەن کە هات تۆ چەمەنە بینی و چۆن بوو و بەشداریکردنی لە تیپی مۆسیقای سلێمانیا چۆن بوو؟ سەرەتا کە من چەمەنم بینی لە خولێکی ساڵانەی تیپی مۆسیقای سلێمانی بەڕاستی جێگای شانازین جێگای دەستخۆشین ساڵانە خولەکەنەوە بۆ ئەو فێرخوازانەی کە وەک چەمەنن بەڕاستی لێەوە ئەتوانن زیاتر پەرە بە هونەرەکەیان بن و چەنسی ئەوەشیانە بێ بۆ نەیسە کەسێکی وەک چەمەن لە دوای ئەوە هاتووە لێرە بەرنامە ئاکات لەوێ کە بینیم زۆر بەلامەوە جوان بوو یاندی کەسێکی ئاوا بەو تەمەنەوە ماشەڵڵا پەروەردەیەکی جوان بتوانێت ئەو هونەر ڕەسەنە بەڕاستی لە ئێستا زۆر قورسە بە بۆنەی ئەوەی کە ئێستا مناڵ هەمووی چاوی لەسەر یوتیوب و هەمووی چاوی لەسەر فەزای دەرەوەیە بتوانیت ئەم تێکستە قورسانەی پێ لە بەرکەی بتوانانی ئەم میلۆدی قورسەی پێ لە بەرکەیت زۆر بەلامەوە سیر بوو ئیتر ئەو بوو بە تەنها خۆیم بانکردتم وەرە با قسە بکەیت چییە تم حەزەکەی بەرنامەکەم پێکەوتی نازانێ بە باوکم بڵێ پرسی باوکیشی نەیکردووە زۆر ینی جێگای دەستخۆشیە بۆ خانەوادەکەی بەڕاستی
چکە لەوە چێ تاقی ئاوامان زۆر هەبێ بەڕاستی هەر چەمەن چەنەها مناڵی ئاوا دڵخۆش و جوانمان هەیە چ لە کوڕ چ لە کچ هیوادارم هەمویان لە وێزگەیەکی تایبەتە بتوانن بکەونە سەر ئیش و کاری هوەری. دەستە خۆش بێت وتنەوەی ئەم گۆرانی چۆم زۆر باش بوو بەڕاستی ڕیتمی هەر زۆر جوانە ینی چەمەن خۆی چەمەن چی ئەسپەکەیت ئەو دوای باسی ئەوە شەکەین چەمەن خۆی ڕیتمیە زۆر باشە ئەوش دەستەکان دەستە خۆش بێت چەمەن بەرهەمێکی دیکەمان پێشکەشەکەیت بەرهەمێکی ترمان من داوای بەرهەمێ بکەم ئەزان لەگەڵ مامۆستایە نەشتان ئامادە کرد بەس منیش داوای بەرهەمێ بکەم ئاساییە باشە ئەی لە مینا چۆنە بڵیتەوە باشە وتیان ئەی لە مینا زۆر خۆشە لەیتەوە لەبەرەوە گۆرانیکی ئەی لە مینامان بۆ بڵێرەوە فەرموو دەنگە هەر خۆش بێت دەنگێ نەزرە دەستان خۆش بێت دەنگت نەرزێ یەخواتە من درێژ بیت دەستەکانە خۆش زۆر تایبەت بوو ڕاستی زۆر بە جوانی پێشکەشی کردین زۆر پرچێش دەستەکانە خۆش بێت تۆزێک دەنگم خۆش بایەوەکو تۆ چەمە منیش گۆرانیم بوو تایە بەیەکە گۆرانێکمانەوت ها دێتێکتان نەکرد بەیەکەوە چ ئالەتێکی مۆسیقا زانیت زەر بەزانیت باشە چۆن فێر بوویت لە لای مامۆستای من و براکەمە مامۆستا ئەحمەد کە ئەو زۆر هاوکاری مەکە بۆ زەربەکەم لەوێ فێری هەنیشت بووم لە باش کاتێک تۆ براکەشە هەر موزیکی ئەویش هەر هونەریە براکەت کەمان ئەژەنە ڤایۆلۆن ئەژەنێ زۆر باشە سڵامان بۆی هەیە بەرهەمێکی دیکەمان پێشکەشەکەیت ئەوە ئاویشی لاوە ئەگەر ئاو بخۆیتەوە
دەستە خۆش بێت چ بەرهەمێکی ترمان ئامادەیە مامۆستاکان کاک چەمەن پێشکەشمانی کات گۆرانی مامۆستا محەممەدی ماملێ ئەم خۆی زۆر عاشقی مامۆستا محەممەدی ماملەیە قڕستنی ئەم گۆرانیانە بۆ تەمەنی چەمەن لەوەی کە بتوانێت بێڵێتەوە بەڵام زۆر بە جوانیش و گۆرانیانە ئەڵێتەوە بەتەکید تێکستەکەی ینی بۆ ئەو تەمەنە تۆزیە قورسەوە میلۆدیەکەشی ئەوانە هەندێک جارکەی لێنەوە تۆزێک تێکستەکەی بامبیرەچێتەوە یان شتێک تێکستەکانیش هەمووی لەبەر کردووە چەمەن بەڵێ ئاڕۆڵە ئەنی گۆرانی بێژە بۆ ویدی ماشەڵڵا ئەو بۆ تەمەنەوە لەبەرێتی من لەبەرم نیە ئەبێت تێکست دانیم بە زۆر باشە لەبەرێتی ماشەڵڵا چەمەن پێویستی بە تێکست نییە چەمەن ئاسایە توانین لێو بڵێتەوە توانین بشویتە بەدڵی تۆ چۆن ئاسوودی ئاوا گۆرانێکمان پێشکەش بکە فەرموو کاکە چەمەن فەرموو
دەسەکانە خۆش بێت دەستە هەر خۆش دەست خۆش کاکە چەمەن ئەو دەنگە و هەر خۆش بێت و بمێنێت چەمەن جان فەرموو. زۆر خۆش بوو هەر بژیت دەست خۆش دەست خۆش هەر بژیت تۆزی ئاو بخۆرەوە چەمەن ماندوومان کردی هەر بژیت کاکە دەستەکانە چەمەن خۆش کاکە بێت. چەمەن لە چالاکیەکانی قوتابخانەیە هەڵتە بژێرن وایە تا چەند بەشدارە بیت لە چالاکیە بە تایبەت هونەریەکانە زۆر بەشدارە بی زۆر حەزم باشە لێت. گۆران دەرتێن نەڵێن وەرە لە ڕیزی قوتابخانەیە گۆرانیمان پێشکەش بکە گۆرانی خۆشیان پێشکەشەکەی تۆزی ئیسراحەت بکەشتە بەرهەمی دیکەشمەوە پێشکەشمان بکەی کاکەرکان تا چەند گرنگە لەوەی کە ئێمە ئەم کەسانەمان هەیە وەکو چەمەن لەوەی کە هونەرێکی زۆر بەرزیانتیە ئەتوان بە شێوازێکی زۆر بەرز ئەم هونەرە ڕستانە بڵێنەوە بەڵام گرنگی پێدانی ئەم جۆرە کەسانە تا چەند گرنگە لەوەی کە هەر لە مناڵ و دەستیان بگیرێت وەی کە بوردەوە دەپەرە بە هونەرەکەیان بن بەڵێ خۆی لە ڕاستیە هونەر زۆر زۆر گرنگە ینی بۆن ئێمە چەندین وشەمان هەیە لە ڕێگەی گۆرانیەوە پارێزراوە و بەڕاستی ئێمەش ئەگەر بمانەوێ ینی دیوێکی کەی کوردستان پیشانی هەموو جیهان بین هونەرە بەتڵنیاییەوە هونەری موزیک بە تایبەت ینی پەیامەکەی خێراتر ئەگات ینی ئەوەنە ئەگەر بمانەوێت چیرۆکێک بگێڕینەوە ینی بۆنە چیرۆکەکە سەعاتێک بۆ هەر باسی ئەم جەنگەی شەڕی داعش بکەین بتوانین بە چیرۆک بیجێڕینەوە زۆر زۆر دوور درێژ بەس بەڵام شاعرێک بێت تێکستێکی بۆ بنووسێ بکرێ بە گۆرانی پەیامێکی کورت و خێرایە ینی ئەوە زۆر خێراترەگا بە خەڵک ئەم جۆرە هونەرش ئەم مناڵانش بەڕاستی زۆر زۆر پێویستەکە دەستیان بگیرێت چکە ئەمە ئەگەر گرنگی پێبیرێت ئەگەر بە شێوەیەکی ئەکادیمی دەرسەکان بخوێنێت و گەورە بێت لە ئایندە دڵنیا بە هونەرمەندێکی گەورەی لێ دەرەچێت ینی ئەم بانێ قسەمان کرد بە یەکەوە پێم وت زەوی 7 میلیارد کەسی تیا تۆ بێت جیاوازتر بی لەمە 7 میلیارە ئینجا تۆ هەموو جیهان جۆ لێگرەوە بە ئینسانێکی پرۆفیشناڵ و بەڕاستی ئێستا گرنگی بەم جۆرە کەسانە بدرێت و دڵنیام ینی ئێمە چۆن گوێ لە میلەتانی دەرەوەگرین ئەوانیش هێنەوە گوێ لە ئێماگرن چکە ئەو لەو تەمەنە بچووکەوە ئیش لەگەڵ موزیکەکە زۆر جیاوازە لەوەی کە لە تەمەنی 20 ساڵی 25 ساڵی دەسەکانە دەستە خۆش بێت کاگەکان کاکە چەمەن سراحەتە کرد هەناسیکی قوڵە هەڵمژی ئامادەی بۆ بەرهەمێکی دیکە تەواو ئەم بەرهەمەیان چییە؟ شەر بێگوڵی کەس شەرت بێگوڵی کەس هونەرمەند محەممەدی ماملێ باشە تۆ بەڵێنمان ئەیتیە کە هەر بەردەوامبی لە هونەر و کەوی بە ئەندازیاریش ئەندازیار ئەوە هیچەوە ئەبیێکمێگا بەردەوام بیت بەڵام هونەری ژوی واز لێ نهێنی وایە هەر بژیت بەرهەمێکی ترمان پێشکەشکە هیلاک دەکەین کاکە چەمەن دەست خۆش هەبێت دەنگیەوە نەخۆشە پێمان خۆشە گومان لە بەرهەمەکانی بێت فەرموو شەر بێگوڵی کەس عەزیزەکەم ناکەم بەبوو شەر بێگوڵی کەس عەزیزەکەم ناکەم بەبوو تا گوڵە بۆ دێ ئەی هاوار لە خزمەت تۆ تا گوڵە بۆ دێ
دەستەکانە خۆش بێت دەستان دەست خۆش من گیان، وەرە. دەستەکانە خۆش بێت فەرموو دەست خۆش هەر بژی دەنگت نەڕزێ ئەو دەنگە خۆشە زۆر هەر تایبەت بمێنێت بوو گۆرانی زۆر خۆشت پێشکەش کردین هیوادارین بەردەوام بیت هەم لە هوەرەکەت هەم لە خوێندنیشا چۆن یەکەمی هەتا ئێستا ئاوا بە یەکەمی بێنیتەوە نمونەت دەستت هەست خۆش زۆر بێت. بێت توانی هوەرەکە و بەرەو پێشەوە بەری و دەنگت دەست خۆشیشمان لێرە بۆ خانەوادەکەیەتی لەوەی کە توانی ویانەکە مناڵەکان بەهرەیەکی هەیە بەهرەیەکی جیاوازی هەیە زیاتر پشتی بگرن و وا بتوان پەرە بە هوەرەکەی با زۆر سپاس بۆ ئامادەبوونە جوانترین میوانی ئێمەی زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆکە زۆر تایبەت بوو بەڕاستی زۆر جوان کرده بوو دەستی خۆش بێت زۆر سپاس زۆر خۆشحاڵ سپاس بووین بە ئەو بەرهەمە جوانانە ئەوڕان دەستی ئەوش خۆش بێت لەشتان ساق بێت سپاس. کۆتو بن مانجومان کردن لەشتان ساق بێت و هیوادارین کاگەرکان و هاوڕێیانیش زیاتر گرنگی بەم تەمانانە بدرێت ئەم هوەرە بەرەو پێش ببرێت بەرنامەی زیاتر لەمە جوانترەکەین و کەسانش کە وەک کاکە چەمەن دەنگێکی جوانیانە ئیشەڵا بەرنامەیان بۆ ئەنجامین دەستان خۆش بێت هیوادارین دایکان و باوکانیش هەر بەهرێک لە منداڵەکانیانە هەیە گرنگی پێبن بەڕاستی ڕاستە خوێندن گرنگە بەڵام لە لای خوێندنەکەش چەندین منداڵی بەتوانا بووە بەهرەمەندی وەکو کاکە چەمەن بوونی هەیە گرنگە ئەم بەهرانە برۆزرێتەوە وە گرنگی پێ بدرێت ئەم بەهرانەش ون نەبێت